هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. کرێکارانی فیکر لە داهاتوودا. کرێکارانی فیکر لە داهاتوودا دامەزرێنەرانی سبەینێ و ڕابەرانی نەوەکانی ئایندەن. دنیا بۆ فکرانەی کە ئەوان خەرمانیان کردووە سەر لە نوێدا دەمەزرێت و داهاتوش بە پەیامی ئەوان ڕۆشن دەبێتەوە. ئەوان هەرگیز وەکو ئەو میرات خۆرانە نین کە زەحمەت و ناڕەحەتیان نەبینیوە، بەڵکو هەر شتێک بەدەست بهێنن هەزار ناڵەی لە پێناودا دەچێشن و ئارەقی زۆری بۆ دەڕێژن. لەبەر ئەوە هەر شتێکیشیان دەستکەوت نرخی دەزانن و بە فیڕۆی نادەن. بە پێچەوانەوە لە سەردەستی ئەواندا یەکەکان دەبن بە هەزاران و لە دڵی ڕووناچی ئەواندا نەبوونی دەبێت بە منداڵدان بۆ هەبوون. ئەوان هێندە بەلاشخۆرنین شتانی ئێستا هەڵبسەنگێنن و سوودی لێوەربگرن، بەڵکو ئەگەر پێویست بکە هەر یەکێکیان وەک حەزرەتی موسا ئاساکەی دەستی دەچێشێت بە ڕەقترین تاشە بەردا و ئاوی لێ دەردەهێنێ، هەروەها دەیکێشێت بە شەپۆ لە هەرە سامناکەکاندا و ڕێوشوێن پیشانی ئەوانەی دوای خۆی دەدات. ئەوان لە بەرامبەر دنیادا کەی پێویست بکات چاوەڕوان بن چاوەڕێ دەکەن و کەی پێویستی کرد هەڵمەت بەرن وەک شێر دەردەپەڕنە مەیدان. گاه جوامێرانە وەک هەورە بروسکەدا دەبەزنە سەر سنگی جیهان و گاه بۆ ئەوەی زریان و ڕەشەباکان بەریان نەکەوێت کەنار دەگرن و چاوەڕێی هاتنی وەرزی شەماڵە فێنکەکان دەکەن، خێرا و چاپووکن، بەڵام هەرگیز ڕەفتاری هەڵەشیان لێ نابینرێت. بیرکردنەوەیان ڕووناک و کەسایەتیان دامەزرا و هەڵس و کەوتیان بە پێوەرە. ئەوان ناترسن لەوەی پەیوەندی لەگەڵ هەر چەشنە سیستەم و بیرکردنەوەیەکدا ببەستن، بەڵام ئەوەندەش هەیە کە دڵنیان هەردەم وەک قیبلەنما ئاماژە بە میحرابەکەی خۆیان دەکات. بەڵێ، ئەگەر جوانترین تەوژمی فکری لە کۆتاییدا نەچێتەوە سەر هەرێمی تایبەت بە خۆیان، ئەوان خۆخەریکردن پێیەوە بەکارێکی بێسوود دەزانن، هەروەک خۆیان بەو ڕووبارانەوە سەرقاڵ ناکەن کە ئاوی بێستانی ئەوان نادات و ناڕژێتە گۆمی ئەوانەوە. ئەوان بە ناوی نەتەوەکەیانەوە هێز لە حەقدا دەبینەوە و هەمیشە هەوڵی ژیاننەوەی حەق دەدەن، بەڵام هەرگیز ئەوە لە یاد ناکەن کە هێزیش پێگەی تایبەتی خۆی هەیە و حیکمەتێک لە بوونیدا هەیە. ئەگەر لە هەمبەر دوژمنەکانیاندا خاوەنی هێزێکی هاوتان نەبن، لێزان و خۆیان دووچاری دۆڕان ناکەن، زیرەک و تێگەیشتون، بەڵام سادە و خاو دیارن، لە دڵەوە وابەستەی ئەوانن کە لەسەر هەمان ڕێگان، لەگەڵ دوژمنانیشیان تابڵەی مرۆڤانە هەڵسوکەوت دەکەن و هێندەش خاوەنی بەسیرەتن کە بتوانن بەڕێوەیان ببن. لە کەش و هەوای ئەواندا کە دڵ و ژیری دەستیان لەناو دەستی یەکدایە، نە دۆستان فەرامۆش دەکرێن، نە دوژمنانیش تەماع دەیانگرێت. کاتێک تووڕە دەبن بەشی ئەوە نەرمن کەستەم نەکەن و کاتێکیش نەرمونیانن بای ئەوەندە خاوەنی ئیرادەن کە لە دادپەروەری لا نەدەن. لە هەرێمی پیرۆزی ئەواندا نەنە ڕێیستەم کار دەبیسترێت، نە ناڵیستەم لێکراو، تێکۆشەر و دامەزراون. تا ئەو کاتەی دەگەن بە جەژن، نە ڕۆژیان لە دنیا دەشکێت و نە ئارەزووی چوونە بەهەشت بەسەریاندا زاڵ دەبێت. بەردەوام وەک بۆ غۆردانێک بۆنی خۆشی جیهانی نەبینراوەکان بە دەوروبەریاندا بڵاو دەکەنەوە. ئەوان وەک دەستاوێزوان لە نێوان ئەو کۆمەلگایەتیایدا دەژین و حەقیقەتە مەزنەکانی ئەو دی و ئاسمانەکان. ئەگەر دەستە شومەکان 1001 جار ڕایان بۆ شێن و ماندووشیان بکەن، ئەوان هەرگیز ناپسێن. ئەوان لەبەر ئەوەی چەندین جار سنگیان کردووە بە سپێر لە بەردەم ئاگردا و چەندین کەڕەت بە نێو مشار و چەکوشدا تێپەڕیون، نە لە خرانە ناو ئاگر دەترسن و نەگول لەو بۆمبی ستەم دەیان ترسێنێت و پاشەکشەیان پێدەکات. لە چاوی ئەواندا سەربەستی ڕاستەقینە لەوەدایە ببن بە دیلی خوا، لەبەر ئەوە هەر ناخۆشێک لە ڕێی حەقدا بە نەفسیان بچێژن، بە نەشوەی پەرستشی دەزانن و چێژێکی ڕەهای لێوەردەگرن، بە تایبەت ئەگەر بە تەواوەتی حەز و ئارەزوە مرۆییەکانیان تێپەڕاند بێت. ئەوان هێندە خۆیان باش دەناسن و ئەوەندە سەرقاڵی لێپرسینەوەن لە نەفسی خۆیان، پشت بە گومانی باشی خەڵکو و ئەو پلەپایانە نابەستن کە پێیان دەبەخشرێت، نە گەورەی سەرکەوتنەکان و نە ڕێز و ستایشی دەوروبەر، نایان خەڵەتێنێت و لە خۆیان بایی نابن. هەروەک چۆن کاتێک یەکەم ڕۆژ ئەو ئەرکە پیرۆزە خرایە سەرشانیان، خاچی و خۆ بەکەمزان بوون. ئەو ڕۆژەش کە هەر یەکەیان دەبن بە ئاڵایەکی شەکاوە لە گۆشەیەکدا بە هەمان جۆر ڕەسەن و خانەدانن. ئەوان لە پاداشتی سەرکەوتنیاندا چاوەڕێی پاداش ناکەن لە نەتەوەکەیان و خۆیان ناخەنە حاڵەتی سوالکردنەوە. ئەگەر دەستکورت و نەبوش بن، هێشتا ئەم سوالکردنە ناشیرینترین شتە بەلایەنەوە. ئەم سوالکردنەی کە بریتیە لە سەرنەوەی چەندین قاتی ئەو شتانەی بەنەتەوە بەخشراون. لە مێژە نیشانەی هەڵهاتنی ئەم جۆرە قارەمانانە لە ئاسۆماندا دەرکەوتووە و هیوادارین لە خۆی خاوەنی میهرەبانی ڕەها نائومێدمان نەکات. وێنەی مرۆڤی فیداکار.
مرۆڤی فیداکار بە باوەڕ و هەڵسوکەوت و ئاسۆی بیرکردنەوەیدا پاڵەوانێکی تەواوی ڕۆح و مانایە. قۆڵی و فراوانی ئەو بە ئەندازەی هەگبەی زانیاریەکانی نییە، بەڵکو بەقەدەر دەوڵەمەندی ناخ و ڕوونی ڕۆح و نزیکێتی لەخواوە. لە دیدی ئەودا نرخی ئەو زانیاریانەی کە وەک زانست دەخرێنە پێشچاو تەنها لەوەدایە کە ببن بە دەڵاڵی حەقیقەت. لە ڕوانگەی ئەودا ئەو زانیاریانەی بەتایبەت ئەو زانیاریە نەزەریانەی کە سوودی کرداریان نییە یارمەتیان نادەن بۆ تێگەیشتن لە بوون و بەدی هاتووان و مرۆڤ، هیچ جۆرە بەها و نرخێکیان نییە. مرۆڤی فیداکار کەسێک کە هەمیشە ژیانی دڵ و ڕۆحی بەردەوامە و سوورە لەسەر ئەوەی لە چڵکی مادی و معنەوی خۆی بەدوور بگرێت و هەردەم بێدارە بەرامبەر بە حەز و چێژە مادیەکان و نمونەیەکی باڵای خۆ بەکەم زانین و خاچی بوونە و بە بەردەوامی لە جەنگدایە لەگەڵ نەخۆشیەکانی چەشنی قین و نەفرەت و هەڵپە و حەسوودی و شەهوەت. ئەو هەموو ساتێک خولیای بەرزکردنەوەی حەقی هەیە و خەمخۆرێکە هەمیشە لە تاسەی ئەوەدا ئەو جوانیانەی کە لە جیهانەکانی ملک و مەلەکوتەوە وەری گرتوون بیگەێنێت بە کەسانی تر و هەتا بڵێ ئارامگر و وریایە و لە بری قسەکردن و ژاوەژاو زیاتر مرۆڤێکی باوەڕدار و پڕ لە چالاکی و جوڵەیە کە بە گوێرەی بیر و باوەڕەکانی دەژی و بەم ژیانەشی دەبێت بە نمونە بۆ کەسانی تریش. ئەو بێ ئەوەی وەستان و ماندووبوون بناسێ هەردەم لە ڕۆیشتندایە. ئەدەبی ڕۆیشتن بەرەو خوای گەورە فێری خەڵکانی تریش دەکات. جیهانی ناوەوەی هەمیشە وەک ئاگردان کەڵپەی دێت، بەڵام هەرگیز خەمی خۆی بۆ کەس دەرناخات و قەت بیر لەوە ناکاتەوە کە بێگانە لە ئاهی سینەی ئاگدار بکاتەوە. هەمیشە لە ناوەوە دەسووتێت و گەرمیش دەبەخشێت بەو دڵانەی کە هانای بۆ دەبن. ئامانجی مرۆڤی فیداکار هەموو کاتێک ئەو دی و سنوورەکانی ئەمبوونەیە. ئەو مرۆڤێکی ئیماندارە کە خۆی پەیوەستی ڕەزامەندی خوا کردووە و بە بەردەوامی گوزەر دەکات و سەرۆکاری لەگەڵ مەوداکاندایە و تا ئەو ساتەی دەگات بە خۆشەویستەکەی وەک ئەسپی کوحەیلان بێماندووبوون ڕادەکات. لەم ڕاکردنەشیدا چاوی لە هیچ بەرژەوەندی و قازان جێک نییە. مرۆڤی فیداکار ئەوەندە لە ناخەوە وابەستەی حەقیقەتە، تەنانەت لە هەستان و دانیشتنیشیدا بیر لە بەرز ڕاگرتنی حەق دەکاتەوە لەسەر زەویدا و کاتێک باسی حەقیقەت بێتە پێشەوە بەو پەڕی خۆشحاڵیەوە ئامادەیە واز لەسەر جەم ئارەزوو داواکاریەکانی بهێنێت. ئەو سینە بۆ هەموو کەسێک دەکاتەوە و بە میهرەبانیەوە هەمووان باوەش دەکات و هەمیشە لە فریشتەی پارێزگار دەچێت لە کۆمەڵگەکەیدا، بەڵام جگە لەخوا چاوەڕێی هیچ شتێک لە کەس ناکات. بە هەڵسوکەوت و ڕەوشتی هەوڵ دەدا لەگەڵ هەموو کەسێک بگونجێت و دەمەقاڵێ لەگەڵ کەس ناکات و دوژمنایەتیش بەرامبەر کەس نانوێنێت. ئەگەر جاروبار بەپێی بیرروڕا و ئیجتیهاد و جیهانبینی و مەشرەبی خۆی هەندێک هەڵبژاردننی جیاوازی هەبێت، هەرگیز زەمە ناکات بە هۆکاری چێبەرچێ و مشتومڕ لەگەڵ کەسانی تردا. بە پێچەوانەوە هەر کەسێک خزمەت بە دین و نیشتیمان و بیر و باوەڕ بکات ئەم خۆشی دەوێت. چاپڵە بۆ هەموو کەسێک لێ دەدا کە کاری بنیادکەر بکات. بەو پەڕی وریاییەوە هەوڵ دەدا ڕێز لە بیر و بۆچوون و پێگەی ئەوانی تر بگرێت. مرۆڤی فیداکار لە پاڵ هەوڵ و چالاکیەکانی خۆیدا ئەو پەڕی گرنگی بە پاڵپشتی و عینایەتی خوایی دەدات. لە هەر جوڵەیەکیدا بە دوای ئەو هۆکارانەدا دەگەڕێ کە پشگیری خوایی دەستەبەر دەکەن. گرنگێکی تەواو دەدا بەو یەکێتی و یەکریزیەی کە قورئانی پیرۆز کردوێتی بە مەرجی عینایەتی خوایی. ڕادەکات بۆ کارکردن لەگەڵ هەر کەسێکدا کە ئاراستەکەی ڕاست بێت. لەم یەکێتی و ڕێکەوتنەشدا شوێن بڕیاری زۆری نەدەکەوێت و زۆر جاریش ڕێیەک هەڵدەبژێرێ کە پێشتر ڕای لەسەری نەبووە. بیر لەوە دەکاتەوە کە ڕەحمەت لە یەکێتیدایە و بە دووبەرەچی کەس ناگات بە هیچ شوێنێک. هەوڵ و کۆششی خۆی لەگەڵ هەر کەسێکدا یەک دەخا کە بتوانێت لی نزیک ببێتەوە و تێدەکۆشێت هەردەم کراوە بێ بەڕووی تاوەبارانی عینایەتدا. مرۆڤی فیداکار عاشقی حەق و ڕەزامەندی حەقە. لە هەر شوێنێک و لە هەر بارودۆخێکدا بێ هەمیشە هەموو کاروبارەکانی پەیوەست دەکات بە ڕەزامەندی ئەوەوە. لە ڕێگەی ڕازیکردنی ئەودا هەڵپەیەک دەنوێنێت تا ڕادەی مردن و بۆ گەیشتن بە ئامانجێکی وەها ئامادەیە هەرچی هەیە بەختی بکات و دەست لە هەموو شتێکی دنیا و دواڕۆژ بشوات. لە جیهانی بیر و ئەندێشەی مرۆڤی فیداکاردا هەرگیز جێگایەک نییە بۆ من کردم و من سەرکەوتوو بووم و من ئەنجاممدا. ئەو هەر کەسێک ئەو شتانە بکا کە پێویستە بکرێن وەک ئەوەی خۆی کردبێتی دڵخۆش دەبێت و سەرکەوتنی ئەوان بە سەرکەوتنی خۆی دەزانێت و لە پشت سەریانەوە دەڕوات. پلە و پای ڕابەرایەتیش بۆ ئەوان جێدەهێڵێت. لەسەر و ئەمەشەوە پێی وایە کە دەکرێت کەسانی تر لە خزمەتکردنی ئیمان و مرۆڤایەتیدا لەو شیاوتر و سەرکەوتوتر بن و زەمینەیەک ساز دەکا کە ئەوان بتوانن بە ئاسوودەیی تیایدا کاروبارەکانیان ئەنجام بدەن.
پاشان خۆی هەنگاوێک دێتە دواوە و وەک مرۆڤێک لە ناو مرۆڤەکاندا درێژە بە ڕۆیشتنی خۆی دەدات. مرۆڤی فیداکار لەبەر ئەوەی هەمیشە لەگەڵ خۆیدا خەریکە و سەرقاڵی هەڵە و کەم و کورتیەکانی خۆیەتی هەرگیز ناپڕژێتە سەر ناتەواویەکانی خەڵکی. نەگەر خۆی سەرقاڵ ناکا بە کەم و کورتی کەسانی ترەوە، بەڵکو لە هەموو دەرفەتێکدا وێنەی مرۆڤێکی نمونەیی بەرجەستە دەکات و خەڵکان ئاراستە دەکا بەرەو ئاسۆ بەرزەکان و دەبێت بە مۆدێلێکی جوان بۆ هەمووان. چاوپۆشی لە کەم و کورتی ئەوانی تر دەکات، بە زەردەخەنە وەڵامی هەڵسوکەوتە نەرینیەکانی ئەوانی تر دەداتەوە. چاکە لە بەرامبەر خراپەدا دەکات و ئەگەر 50 جاریش زویر بکرێ بۆ یەک جاریش بیر لە شکاندنی کەسێک ناکاتەوە. مرۆڤی فیداکار ژیان لە بازنەی ئیمان و ئیخلاسدا بە یەکەم کاری تەمەنی دەزانێت و بە گشت هەست و نەست و هەڵسوکەوتەکانی خۆی یەکلایی کردوێتەوە بۆ ڕزامەندی خوا و پاڵەوانێکی حەقیقەتی وایە کە ئەگەر هەموو دنیا و ماسیوای بدرێتێ هێشتا ئەو لە ئامانجەکەی پاشگەز ناکاتەوە، تەنانەت بە هەشتیش ناتوانێت ئاراستەی ڕێگای پێ بگۆڕێت. مرۆڤی فیداکار هەرگیز ناکەوێتە پێشبڕچێ لەگەڵ ئەو کەسانەدا کە هەڵگری هەمان ئامانجن و لەسەر یەک ڕێدەڕۆن، هەرگیز بەرامبەر بەوان هەست بە حەسوودی ناکە. بە پێچەوانەوە ناتەواویەکانی ئەوان پڕ دەکاتەوە و کەم و کورتیەکانیان تەواو دەکات و بەرامبەر ئەوان بە جۆرێک هەڵسوکەوت دەکا وەک ئەوەی ئەندامانی یەک جەستە بن لە هەر بابەتێکی مادی و معنەویدا و لە پلە و پایە و ناوبانگ و کاربەدەستی و قسە ڕۆیشتندا هەردەم هاوڕێکانی پێشخۆی دەخات و خۆیشی دەچێشێتە دوای دواوە و وەک دەڵاڵی سەرکەوتنەکانی ئەوان هەڵسوکەوت دەکات و چەپڵە بۆ تایبەتمەندیەکانی ئەوان لێ دەدات و بە سەرکەوتنیشیان خۆشحاڵ دەبێت. مرۆڤی فیداکار ئەگەر زۆر جاریش کاروبارەکانی بە گوێرەی بیر و بۆچوون و چێژ و زەوقی تایبەتی خۆی بەڕێوە ببە، هەمیشە هەوڵ دەدا ڕێز لە بۆچوون و کردداری کەسانی تر بگرێت. کراوەیە بەڕووی هاوبەشی و پێکەوە ژیاندا، لە هەستان و دانیشتنیشیدا بیر لەو ڕێگایانە دەکاتەوە کە یارمەتی دەدەن کاری هاوبەش بکە لەگەڵ ئەو کەسانەدا کە هەمان جیهان بینیان هەیە. برەو بە پرۆژەی هاوبەش دەدا، تێدەکۆشێت لە بری من ئێمەدا بمەزرێنێت. جگەلەوەش لە پێناو بەختەوەری کەسانی تردا ئامادەیە بە خۆشحاڵیەوە بەختەوەری خۆی فیدا بکات. کاتێکیش ئەمانە دەکات چاوەڕوانی هیچ ستایش و سوپاسێک نییە لە کەس، تەنانەت چاوەڕوانیەکی لەم شێوەیە سەبارەت بەخۆی بەداڕمان دەزانێت و وەک چۆن لە مار و دووپشک دەترسێت ئاواش لە ناو و ناوبانگ و دەرکەوتن هەڵدێت و لە بیرچوون و لە بیرکران هەڵدەبژێرێت. مرۆڤی فیداکار دەست درێژی ناکاتە سەرکەس، هێرشیش بە هێرش وەڵام ناداتەوە. لە هەستیارترین بارودۆخیشدا خوێن ساردی خۆی دەپارێزێت و هەرگیز دواناکەوێت لە دەرخستنی سەرجەم تایبەتمەندیەکانی مرۆڤی فیداکار. هەردەم بە چاکە وەڵامی خراپەکان دەداتەوە. خراپە بەکاری خراپەکاران دەزانێت و وەک نمونەیەکی باڵای چاکە ڕەفتار دەکات. مرۆڤی فیداکار لە چوارچێوەی قورئان و سونەت و ویلایەت و تەقوا و عەزیمەتدا دەژی، بەردەوام وریایە بەرامبەر ئەو هەستانەی کە دڵ دەمرێنن لە چەشنی خۆپەرستی و خۆبەگەورەزانین و ناوبانگ. لە بەرامبەر ئەو جوانیانەی کە دەدرێنە پاڵی ئەو دەڵێت هەموو شتێک لە ئەوەوەیە و دەیبەخشێت بە خاوەنی ڕاستەقینەی خۆی. لەو کاروبارانەشدا کە وابەستەی ئیرادەن لە من ڕادەکات و پەنا بۆ ئێمە دەبات. مرۆڤی فیداکار لە هیچ کەسێک ناترسێت، لە هەمبەر هیچ ڕووداوێکدا تووشی پەشۆکان نابێت، پشت بەخوا دەبەستێت و باوەش بە هەوڵداندا دەکات و ڕام دەبێت بۆ حیکمەتی خوایی و هەرگیز لەو شتانە پاشگەز نابێتەوە کە بەڕاستیان دەزانێت. مرۆڤی فیداکار دڵی کەس ناشچێنێت، بە تایبەت ئەو کەسانەی کە دڵیان وابەستەی حەق و حەقیقەتە، ئەو لێیان زویر نابێت. هەر خراپەیەک لە هاوڕێکانی ببینێت لێیان دوور ناکەوێتەوە، پەردەی شەرم و ئابڕوو نادڕێنێت، شەرمەزاریان ناکات. نەکەر شەرمەزاریان ناکات، بەڵکو لەسەر ئەوەی کە خراپەیەکی برایەکی بینیوە خۆی بە تاوانبار لە قەڵەم دەدا و لێپرسینەوە لەگەڵ خۆیدا دەکات. مرۆڤی فیداکار بەرامبەر بەو ئیماندارانەی کە هەندێک ڕەفتاریان دەگونجێت لێکدانەوەی جیاواز هەڵبگرێت، ئەو هەرگیز گومانی خراپیان پێنابێت. ئەو شتانەی دەیان بینێت و دەیان بیستێت ڕاوەی باشیان بۆ دەکات و هەرگیز تێبینی خراپی نابێت لە سەریان. مرۆڤی فیداکار کاروبارەکانی بە جۆرێک ڕێک دەخات کە دەزانێت ئەم دنیاە خانەی تاقیکردنەوە و خزمەتە و شوێنی پاداشت و کرێنیە. هەردەم لێ پرسراوێتی و ئەرکەکانی بەو پەڕی وردی و وریاییەوە ئەنجام دەدا. سەرقالبوون بە ئەنجام و بەرهەمەوە بە بێڕێزی دادەنێ لە بەرامبەر خوای گەورەدا. ئەو خزمەتکردنی دین و ئیمان و مرۆڤایەتی بە مەزنترین ئەرچی خۆی دەزانێت لە ڕێگەی ڕەزامەندی خوادا و لەمەشدا هەرگیزا و هەرگیز هیچ پلە و لەزەتێکی مادی و معنەوی بە نەفسی ڕەوا نابینێت. مرۆڤی فیداکار نە بە تێکچوونی سیستەم دووچاری ناومێدی دەبێت و نە ئەگەر هەموو دنیاش دوژمنایەتی بکەن دەلەرزێت.
دام بە خۆیدا دەگرێت و دەڵێت ئەم دنیاە جێگەی زویربوون نییە و شوێنی ئارامگرتنە. خۆی ڕادەگرێت و بۆ ڕزگاربوون لەو نەهامەتیانەی دووچاری بووە بە دوای ڕێگەی ڕزگاریدا دەگەڕێت و لە هەستیارترین بارودۆخیشدا استراتیژی جیاواز بەرهەم دەهێنێت و هەمیشە بە پێوە و بەڕاوەستاوی دەمێنێتەوە. لەم ڕۆژگارەدا کە بە هامرۆییەکان بە چاوی سوک تەماشا دەکرێن و بیر و باوەڕی ئاینی تێکشکاوە و هەموو سوچ و قوشبنێک پڕە لە ناڵەی بەربادی و بەرەڵایی، جێخۆیەتی جارێکی تر ئەوەمان یاد بێتەوە کە لە هەموو شتێکی تر زیاتر و پتر لە هەوا و ئاویش پێویستمان بەم جۆرە مرۆڤانەیە. بەڵێ ئەمە یاد دەخەینەوە و خاڵی کۆتایی دادەنین.